ژەنڕاڵێکی بڵندپایەی ڕژێمی پێشووی عێراق نووسیوێتی لە 22 ئەیلولی 1970 9 فرقەی سەربازی سوپای عێراق بە یەکجار هەریەکە و لە شەقامێکەوە خۆیان بە خاکی ئێراندا کرد بەبێ ئەوەی کە تەنانەت نەخشەوی ئەو ناوچانەی ئێرانمان لەلا بێت کە بەنیاز بووین داگیری بکەین. بداية المعركة صدرت الأوامر إلينا. ڕۆژانی یەکەمی شەڕەکە فەرمانمان پێکرا و لە هێڵی بەسرا خزەیر چووینە ناو ئەحواز وباتجاه الأحواز. پاشەوەی کە عێراق چووە ناو جەنگەکەوە بە شێوەیەکی ڕەسمی و تەواو بڕیاری شەڕیدا و ئەتوانم بڵێم لە 1200 کیلۆمەتر عێراق بەرامبەر ئیران کەوتە شەڕێکی هجومی و هەم دیفاعیشەوە. شەڕێک بەرپا بوو کە 8 ساڵ درێژی هەبوو لە یەک کاتدا بە شەڕی 8 ساڵە و جەنگی یەکەمی کەندا و قادسیەی سەددام و جەنگی بەرگری مقەدەس و بەرگریکردن لە دەروازەی ڕۆژهەڵات ناوی دەهێنرا. ناوێک یعنی استراتیژێک بۆ نمونە کاتێک ناوانڕێ 8 ساڵە ناوێ قادسەی دووهام ناوانڕێ نازام ئازاد جەنگی ئازادی کەربەلا هەرێکێک لەمانە بێگومان لە پرۆفایل و لە باگراوەندێکەوە هاتووە لە جیهانبینی و لە ئایدۆلۆژیایەکەوە هاتووە. بەڵام لە ڕاستیدا شەڕێک بوو هەردوو وڵاتی کاول کرد و ملیۆنێک کوژراوی خستەوە و لە کۆتاییەکەشیدا باغدا بەشێکی گەلی کوردستانی جەنۆساید کرد و بەچێکی کیمیایی هەڵەبجە و کوردستانی بۆردومان کرد. لە نێوان ساڵی 1968 تا 1970 بریتانیا کەنداوی بەجێهێشت، بەڵام کۆنتڕۆڵکردنی ناوچەکە هێزێکی جیهانی دەویست نەک هێزێکی ئیقلیمی. The United States was already present in the Gulf before 1960. ئەمریکا لە ساڵی 1969 بگرە پێشتریش لە کەنداو بووە. ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بۆ نمونە پەیوەندێکی زۆر باش و بەهێزی هەبووە لەگەڵ دوو لە بەهێزترین وڵاتانی ناوچەکە کە ئێران یەکێک بووە لەوانە و هاوبەشی ئەمریکا بووە. من پێم وانییە ئەمریکا شوێنی بەریتانیای گرتێتەوە چونکە ئەمریکا خۆی لەوێ بووە. زۆری نەبرد پرەنسیپەکانی کارتەر بە دەرکەوتن کە دووپاتی دەکردەوە ئەمنی کەندا و دەبێتە بەشێک لە ئەمنی قەومی ئەمریکا. زلهێزەکانی سیستمی ئەنتەرناسیۆنال ئەتوانن دەستێوەردان بکەن کاتێک هەلومەرجی بابەتی لەبارە بۆ ئەوەی دەستێوەردان بکەن. بۆ نمونە بۆچی زلهێزەکانی سیستمی جیهانی ناتوانن لە فەڕەنسا دەستێوەردان بکەن. لە عێراقا هەلومەرجێکی بابەتی لەبار بوو بۆ ئەوەی سەدام حوسێن بڕاتە ناو ئەو جەنگە و زلهێزەکانیش هاتن دەستێوەردانیان داکەن. ساڵانی شەستەکان شای ئێران هاوپەیمانێکی گرنگی ئەمریکا بوو. لە باشووری کەنداویشەوە سعودیا هاوپەیمانی ئەمریکا بوو. بۆیە ئەمریکا لە 1969 بەکرداری لە ناوچەکە بووە. ئەمریکا ڕۆڵێکی باشی جێراوە لە لابردنی شاو دانانەوەی لە ساڵی 1954. ڕێبەرانێکی ناوچەکە وروژان کە دەمێک بوو خەونیان بەوە دەبینی کە ببنە سەرداری کەنداو. یەک لەوانە
شاهنشای ئێران محەممەد ڕەزا پەهلەوی بوو بۆ ئەو مەبەستە لە ساڵی 1970دا بۆ ئاهەنگی یادی ئیمپراتۆرێتەکەی ملیارێک دۆلاری خەرج کرد. هێزی دووهەم کە خەونی بە ئەرکێکی واوە دەبینی سەدام حوسەین و باسیەکان بوون کە تازە لە عێراق لە ڕێگەی کودەتایەکەوە دەسەڵاتیان گرتبووە دەست. بارودۆخی عراقێکێک لەو خاڵە هەرە گرنگانەی کە سەدام حوسەین توانی بیکە لە حەفتاکانە بریتی بوو لە دامەزراندنی ژێرخانی ئابووری بۆ عراق. عراقی پەڕاندەوە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لە سەردەمی بەعسە نەوت خۆماڵی ئەکرێ. خۆماڵیکردنی نەوت بۆ ماوەی ساڵێک ساڵ و نیوە کۆمەڵی قەیرانی دروست کرد لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیشە، چونکە چەندین شەریکە هەبوون دوای بۆیکۆتی عراقیان کردوانی شەری. بەڵام دواتر سەدام حوسەین لە 6 ملیۆن دۆلارەوە ڕۆژ بۆ 5 ملیار دۆلار ئابووری عراق. تەماشاکەی ئەو جیاوازیە گەورە لە پێش و پاش خۆماڵیکردنی نەوت. دوای ئەوە کە ئەم هەموو پارە ئەڕژێ بەسەر عراقا سەدام حوسەین هەوڵەدا ژێرخانێکی ئابووری بەهێز لە بۆ عراق دروست بکە و بە فەزلی ئەو ژێرخانە ئابووریەوە توانی سیستمێکی دیفاعی بەهێز بۆ عراقیش دروست بکە. بە درێژایی مێژوو عێراق و ئێران نەخاوەنی سنوورێکی ئارام و نەخاوەنی پەیوەندیەکی دووقۆڵی هاوسەنگ و گەرم بوون. دۆزی کورد و سنووری نێوانیان و جیاوازی مەزهەبی هەمیشە پەیوەندیەکانی ئەوانی ڕنگ ڕێژ کردووە. وڵاتی عێراق تەنیا لەگەڵ ساڵی 80 لەگەڵ شەڕی لەگەڵ ئێراندا نەکەوتە ناو شەڕ. کە باسی شەڕ دەکەن باسی ناشەرخامژیری دەکەین، باسی هەبوونی چەک دەکەین، باسی کوشت و کوشتار دەکەین، باسی میلملانەی عەسکەری دەکەین. عێراق هەمیشە وڵاتێکی خوێناوی بووە لە پێشی ئەوەش و لە دوای ئەوەش بە بەردەوامی هەبووە. سونە لە عراقا کەمینەن بۆ ئەوەی دۆخی کەمینە تێپەڕێن لە ساڵی 1920ەوە کە پەرسێکۆکس عراق دروستەکە هەمیشە سونەکان باسی ناسیۆنالیزمی عەرەبیان کردووە. بۆ چونکە ناسیۆنالیزمی عەرەبی زۆرینەی هەرە زۆری سونەیە. بۆیە کاتێ ئینتیمای خۆیان بۆ ناسیۆنالیزمی عەرەبی ئەخەنە سەر شانۆکان ئەیانەوەی بڵێن لەم ڕێگایەوە ئێمە زۆرینەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. بۆیە بۆ لە سەدا 20 مەمان خوێندنەوە. سەدام حوسەینیش ئەویست ئەم کارتە بەکاربێنێ تا چنێ سەرکەوتوو بوو ئەوە بێگومان چیرۆکێکی ترە. لە سەرەتایی مانگی شوبات فێبرایەری 1970 شانشینی ئێران بە دەستی شۆڕشی گەلانی ئێران ڕووخا و ڕابەری شۆڕشەکە ئایەتوڵڵا ڕۆحوڵڵا خومەینی هەرزوو جەڵەوی شۆڕشەکەی گرتە دەست. سەدامیش جوڵا لە عێراق. سەدام حوسێن کە ئەو کاتە جێگری سەرکۆمار بوو لە 16 تەمموز یۆلیۆی 1970دا خۆی کردە دەسەڵاتداری تاک و تەنیای عێراق. ئەم جەنگە بە ئاگاداری خۆرئاوە هەڵگیرسا چونکە پەیوەندەکانی ئێران لە تەک سۆڤێت نادۆستانە بوو. سۆڤێت خۆشی لە کۆماری ئیسلامی نەداهات. خومەینی بە سۆڤێتی دەگوت شەیتانی بچووک. ئەمریکاشی ناو نابوو شەیتانی گەورە. ئەمریکا لەوێ بنکەی استراتیژی و سەربازی لەدەستچوو بوو. لە ڕزگارکردنی دیلەکانیشدا لە باڵوێزخانەکەیان دووچاری شکستێکی شەرمهێنەر بووبەوە. سەدام حوسەین ئەترسالەوەی کە شۆڕشی کۆماری ئیسلامی هەناردەی عێراق بگرێ ئەو خاڵێکی دریش لە بیرمان نەچێ لە کۆتایی پەنجاکانەوە پەیوەندی هێز ئەگۆڕێ ململانەی هێز ئەگۆڕێ لە عێراقا. ئەگەر تا پێش 58 ئەتوانم بڵێم پێش 60 ململانەکە لە نێوان پارتی کۆمونیستی عراقی حیزبی شوعی عراقی و حیزبە ناسیۆنالیستەکانە بوو بێ ئەوە لە 60ەکان بەولاوە بەدابێتی لە ساڵی 1960 ئەم ململانەی ئەگۆڕێ بۆ ململانەی نێوان بەعس داوە. ئێران کۆمەڵێن تحالفاتی هەبوو کۆمەڵی خەڵکی هەبوو بەکاری دێهێنا لە ناو عراقدا وەکو حزبی داوە و ئەحزابی شیعی ئیسلامی ئەوە بوو زۆر کێشە و مەشاکلیان
بۆ عێراق دەکرد ئەو بوو بینیمان لە جامعی موسەنسەریە ویستیان تارق عەزیز بکوژن. ناکۆچیی زۆر دێرین و کۆن لە بینی ئێران و عێراقێ لەسەر مەسلەی ئەرز و لەسەر مەسلەی شەتڵ عەرەب و حدودەکانیان. ئیتیفاقیشیان کرد ساڵی 1937 هیچیان بەو ئیتیفاقا ڕازەی نین لە کە دەربارەی شەتڵ عەرەب کراوە. لە هەفتەی سپتەمبەری 1970 سەدام حوسێن یەکلایەنە لە تەلەڤیزیۆنەوە ڕێکەوتنامەی جەزائیری ڕەت کردەوە. سەدام لە باتی ئەوەی بیر لە چارەسەرکردنی موشکیلەکانی ناوخۆی عێراق بکاتەوە و بیر لەو بکاتەوە کێشەی کورد چارەسەر بکەوە ئەگەر ناوی بنەی تەنازولێک بۆ گەلی عێراق بۆ گەلی کوردی بکە ئەو چوو تەنازولی کرد بۆ ئێران و ئەو تو تەنازولە بوو بەداخێ لە دڵی سەدام حوسێنەوە بوو بە عیبێ لە سەرشانی کە بۆ دەرفەتێکە گەڕا کە تۆڵە بکاتەوە. ئەو ساتەی شۆڕشی ئێران ئینقیلابی ئێران زۆر ساوا بوو سەرەتاکانی بوو سەدام بە دەرفەتێکی مناسیبی زانی کە لەو ئیتیفاقی ڕزگاری بووە فعلەن ئەوە ئیشی کە کردی ئەعلانی ئەوەی کرد کە ئیتیفاقەکەی دڕان و وتی ئیتر ئێمە ئیلتیزاممان لەگەڵ ئەو ئیتیفاقیە نیە ئەوە بەندەکانیەوە نەبەستراوینەتەوە. بە پێی هەندێک سەرچاوی سەربازی لە ساڵی 1970دا هێزی مرۆیی شەڕکاری عێراقی بریتی بووە لە 555,000 کەس، بەڵام ئێران 240,000 کەسی هەبووە کە ئامادەبوون بۆ شەڕکردن. ئێران 1735 تانک و عێراق 2750 تانکی هەبووە. ئێران 445 فڕۆکەی جەنگی و عێراق 332 فڕۆکەی جەنگی هەبووە. لە ساڵی 1970دا ئێران 744 کۆپتەری هەبووە، بەڵام عێراق 280 کۆپتەری هەبووە. ئێران موشەکی هۆک و ڕابێری هەبووە، عێراقیش سام 2 سام 3 و سام 6 هەبووە. ژمارەی هێزە دەریاوانیەکانی ئێران 20,000 کەس بووە، بەڵام عێراق 4250 دەریاوانی سەربازی بووە. بەڵام لە ساڵی 1970 گۆڕانێکی زۆر بەسەر توانستی هێزە سەربازیەکانی هەردوو وڵات داهاتووە، بە جۆرێک توانستی عێراق زیاتر بووە. قوارەی هێزی مرۆیی شەڕکاری ئێرانی 655,000 بووە، بەڵام عێراق 800,000 هێزی شەڕکاری هەبووە. ژمارەی تانکەکانی ئێران 1000 تانک بووە، ژمارەی تانکەکانی عێراق 4500 تانک. ژمارەی زرێپۆشەکانی ئێران 1400 زرێپۆش، عێراق 4000 زرێپۆشی هەبووە. ژمارەی تۆپەکانی ئێران 800 تۆپ بووە، بەڵام عێراق 5000 تۆپی هەبووە. ئێران تەنیا 80 فڕۆکەی جەنگی ماوەتەوە، بەڵام عێراق 500 فڕۆکەی هەبووە. شەڕ لەگەڵ وڵاتانی دەرەوە نەک شەڕی ناوخۆ، شەڕ لەگەڵ وڵاتانی دەرەوە دەرفەتێک دەرەخسێنێت کە زۆر جاران دەبێتە هۆکاری ئەوەی کە جۆرێک لە یەکگرتووی یەکێتیەکی ناوخۆی لە ناو وڵاتدا لە نێوان پێکاتە جیاوازەکاندا لە نێوان کۆمەڵ و کۆمیونیتە جیاجیاوەکانی ناو کۆمەلگادە دروست ببێت. بەڵام عێراق نەرە پێشدا وە گوتم پێشتریش لە شەڕێکی بەردەوامدا بووە، لە دواتریشدا دیسانەوە نەبووە هۆکاری ئەوەی کە شەڕی 8 ساڵەی ئێران عێراق ببێتە سەبەبی ئەوەی کە یەکێتێکی نیشتیمانی لە عێراقدا دروست بکات. ژەنڕاڵەکانی سەدام نووسیویانە کە سەدام لەو بڕوایەدا بووە کە پارێزگای خۆزستانی عەرەب نشینی ئێران دەگرێت و ئیتر دەسەڵاتی ئێران بۆ خۆی دەڕوخێت و تەواوی دەوڵەتانی عەرەبی لە پشتی ڕادەوەستن و خۆی دەبێتە ڕێبەری نیشتیمانی عەرەبی. كانت الفكرة الأساسية هي إبعاد الحرب عن مدن العراقية. عێراق بە فکری خۆی دەیویست شەڕ لە شارەکانی عێراق دوور خاتەوە، ئەویش بە داگیرکردنی خاکی بەرامبەرەکەی هەر بۆیە ژمارەیەک شار و شارۆچکەی سەرسنووری ئێرانی داگیر کرد، بەوەش وای دەزانی بردومانی ئێرانی دوور خستوەتەوە.
چواری نۆ ساڵی 1970 ئەوە بوو تارێکی ئستطلاعی ئەتوانم بڵێ ئێستا بۆ ڕسمگردن لە قاتعی مەندەلیەوە هاتە ناو عێراق و بەتیجاهی بەغدا بۆ ئەوی ڕسم بگرێ ڕسمی ئەوە بگرێن بەڵام ڕاستە مقاتلە بوو بەس ئەوە نەبوو یعنی بۆ شەڕ نەهات بوو ئەو تیارە خراە خوارەوە ئەمە عێراق بە خەرقی دانا پێم وایە هۆکاری سەرەکی ئەوە بوو کە ئێران لە بەرەی ناوەڕاستەوە لە سێف سەعد و مەندەلیەوە پەلاماری هەندێک گوند و شارۆچکەی عێراقیدا بوو گفتوگۆش کرا بەڵام بێ ئەنجام بوو هەر بۆی عێراق بە هێرشێکی فراوانی لە ناکاو پەلاماری ئێرانیدا لە 22 مانگ پاش نیوەڕۆ تقریبا بە زیاتر لە 160 تیارە بە دەغارەی جەوی بە دوو وەجبە دە مەتاراتی ئێرانیدا و قەواعیدی ئێرانیش لە هەر جێگایە بوو ئەوە بوو قەسفیە کرد و ئەتوان هەروەها مهرەبات مەتاری مهرەبات لە ئێران لە ناو تەهرانە ئەویش بردومان کرا و کۆمەڵی تیاری لە ناو مەتارەکە شکێندا و ستێندا ئەمە بیدایەتی شەڕەکە بوو. پاش دوو هەفتە لە لەشکرکێشی و داگیرکاریەکانی بێپلانی بەشێکی خاچی ئێران هێزەکانی عێراق ڕاوەستان بەبێ ئەوەی بیر لە میکانیزمی بەرگریکردن لەو ناوچانە بکەنەوە کە داگیریان کردو هەر بۆی ئێران هەموو ناوچەکانی خۆی لێ سندنەوە و تا پشتی سنووری نێودەوڵەتی سوپای عێراقی دەرکرد. لە سەرەتاوە عێراق هەموو ئەو ناوچانەی سندەوە کە ئێران گرتبوونی بەڵام سوپاکەی نەوەستا تا چووە قوڵایی خاکی ئێرانەوە وەکو هەمووان دەزانن بەرەی شەڕەکە 1200 کیلۆمەتر بوو ئەو کات سوپای ئێرانی لەسەر ئاستی جیهانی پێنجەمین هێزی سەربازی بوو هەر بۆیە لە 1970ەوە سەرکردایەتی ئێرانی زنجیرەیەک هێرشی پێچەوانەی کردە سەر هێزەکانی سوپای عێراقی ئامانجیشی گێڕانەوەی ئەو ناوچانەی خۆی بوو کە عێراق داگیری کردبوون. ساڵی 1986 ئێران فاوی گرت کە تا کۆتایی شەڕەکە عێراق نەیتوانی لێی بسێنێتەوە. عێراق تەوقعی ئەوەی نەدەکرد ئێران هێرش بکە لە فاوە چون فاو بەحقەت بۆ ئێران و بە عێراق زۆر مهم بوو و هەروەها هێرشێکی چۆنەڵێ مفاجئی بۆ کرد مقاومە کەم بوو مقاومە کەم چکم جێی شعبی ئەو سلاح و ئەو قووەتە ئیمکانەتی نەبوو و دوو لیوای مەشاد بوو لەگەڵ لیوایەکی درعە نەتواندا ئەو هێرشە زەخمە بەرپێش بدەنەوە. نیمچە دوورگەی فاو پانتایەکی فراوان بوو لە باشووری عێراقدا تاکە دەلاقەی بەندەرەکانی عێراق بوو گرنگ بوو بەڵام ئێران بە استراتیژێکی دیاریکرا و توانی ئەو دوورگەیە داگیر بکات. سەدام ناچار بوو داوای ئاگربەستی کرد و هانای بۆ نەتەوە یەکگرتوەکان و ناوبژیوانان برد. بەڵام ئایەتوڵڵا خۆمێنی ڕێبەری ئێران دروشمی جەنگ تا پیرۆزی واتە تا سەرکەوتنی بەرزکردنەوە. گۆڕستانەکانی ئێران هەل لە تارانەوە هەتا ئەگاتە مەشەد پڕە لە قەبری ئەو هەزاران هەزار جوندی عێراقی کە لە پێناوی ئێرانە شیعە بوون و مردن بەڵام لە هەمان کاتە ئێمە هەزاران هەزار شیعی تریشمان هەیە کە لە پێناوی دەوڵەتی عێراقیان مردن. ئێران دوو شەڕی زۆر مهمی کرد یەکێک لەوانە شەڕی
ئەهوار هۆر حەوێزە توانی سوپای عراق بشکێنێ ئەوە لە منطقەی عەمارە بوو لە منطقەی عەمارە بوو سوپای عراق بشکێنێ لە ساڵی 1984 گەیشتە منطقەی عوزێر گەیشتە قورنە هەتا من بینیم پاسداری ئێرانی هاتنە جادەی عەمارە году после того, как пришли. ساڵی 1985 هێزەکانی ئێران پێشتەویان کرد بۆ ناوسنووری عێراق گەشتە سەر ڕێگای عەمارە کووت بەغدا لەوێشەوە دەبابا بە 2 کاتژمێر دەگاتە بەغدا مەترسێکی زۆر هەبوو کە ئەشێت پاش چەند ڕۆژێک بەغدا داگیر بکەن من ئەمە دەزانم چونکە تەلەڤیزیۆنی ئەردن ئەم ڕووداوانەی بەوردی باز لە کردو دەگواستەوە منیش ئەو دەمە لە ئەردەم بووم ئەو کاتە بۆ یەکەم جار عێراق لە ماوەی جەنگدا پەنای بۆ چەکی کیمیاوی برد بە پێی زانیاریەکانی ڕاگەیاندنی ئەردن و جیهان لە ئاکامدا نزیکەی 20,000 سەربازی ئێران مردن دوای ئەم پەلامارە 3 ساڵی تر جەنگ درێژەی کێشا بەڵام هیچ لایەک نەیتوانی بە سوودی خۆی بەرەی جەنگەکە بکشێنێتەوە بەڕێی من بەسڕای بگردە عراق سقوتی کرد بەسڕا یەک سەر شەتی عەرەبە 2 بەسڕا منطقەیەکی نەوتیە 3 بەسڕا منطقەیەکە نزیکە لە خەلیجە خەلی دۆلی خەلیجەوە بەسڕا منطقەیەکی زۆر بە پیتە لە هەموو ڕوویەکەوە دوای منطقەکەی شیعیە هەموو هەوڵێدا بۆ ئەوەی ئەو منطقەی عەزلکە کە ئەو منطقەیەشی عەزلکە معنای عێراق ئیتر هیچ علاقاتی نامێنێ لەگەڵ هیچ وڵاتانی مثلا دور پشتی خۆیدا متى ما تدري كل قيادة عندما تريد أن تدخل في معركة وەک دەزانن هەموو سەرکردایەتیەک کە دەچێتە شەڕێکەوە پلانێک بۆ خۆی دادەنێت واتە پلانی شەڕ هەبوو هەرچەندە دوایی لە ژێر گوشاری شەڕدا ویستێک بۆ ڕاگررتنی شەڕەکە پەیدا بوو بەڵام ئێران ڕازی نەدەبوو ئەوان سوور بوون لەسەرەوەی ئەو خاک و ناوچانەی خۆیان بسەنەوە کە عێراق داگیری کردبوو هەر بۆیە شەڕەکە بۆ 8 ساڵ درێژەی کێشە هەردەو کاتەدا کە خەباتی چەکداری کوردستانیش لە بەرەکانی باکوورەوە گوشارێکی ڕاستەقینەی لەسەر سوپای سەدام حوسێن دروست کردهبوو یەکێتی نیشتیمانی کوردستان شەڕی ڕاگرت و گفتوگۆی ئاشتی لەگەڵ بەغدا دەست پێ کرد کە تا ساڵی 1985 درێژەی هەبوو عراق لە 82 لە ئینهیارا بوو لە تەواوبوو نابوو ئەوە بوو بە ناچاری عراق دەستی کرد بە مفاوەزات لەگەڵ کوردەکان لەگەڵ کورد لەگەڵ هێزی کوردی یەکێ لەو حزبانە کە یەکێتی نیشتمانی کوردستان بوو لەبەرەوەی یعنی زۆربەی هێزی مەشاد هێزی بەڕی لەکوێ بوو لە کوردستان بوو کوردستان هێزێکی مەشاتی زۆرەوێ ئەو هێزی مەزیاتر لە 35 لیوە لە منطقەی کوردستان بوو ئێنوای لێ کرد عراق من خۆم لە سوپا بووم لە سوپای عراق بووم دایما سوپاسی کوردەکانیان دەکرد لە ناو سوپای عراق ئەگەر ئەوان نەبوایە عراق ڕووخا بوو لە 82 ڕووخا بووم لە 82 ڕووخا بوو ئەو بوو 35 لیوای سحب کرد بۆ جنوب ئێمە تەماشامان کردوتمان ئەم دوو هێزە گەورەیە لەشکرەکانیان لە یەکتری بەربوون یەکتریە کوژن خوێن لەبەر هەمویانە ڕوا ئێمە بۆچی لەم کاتا چالاکیەکانمان نەوەستێنین محافەزەی هێزەکەمان بکەین پارێزگاری لە هێزی پێشمەرگە بکەین پارێزگاری لە فەرماندەکانی هێزەکەمان بکەین بۆچی بە خۆڕایی ئێمە ئەوان شەڕ بکەن و ئێمەش هێزەکانی خۆمان بە کوشت بین و خۆمان تووشی نەزیفێک بکەین خوێن لەبەر هێزەکەمان بڕوە لەبەرەوە ئێمە بە چاکمان زانی وەکو تاکتیشێک شەڕ بوەستێ
بەڵام بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان فرسەتێکی باش بوو بۆ یاعادەی تەنزیمی خۆی بکاتەوە. شۆڕشی کوردی هەموو جۆرە هاوکارێکی لێ بڕابوو جگە لە هاوکاریەکان لە پەراوێزە، بەڵام کاتێک ئەم جەنگە ڕوو ئەدا ئیتر ئەکتەری نادەوڵەتی کورد، چونکە کورد ئەکتەرێکی نادەوڵەتی بوو، هەم لەلایەنی عێراقەوە هەوڵەدرا کەڵکی لێوەربگیری، هەم لەلایەنی ئێرانەوە. ئەخ لە بیرمان نەچێت کە عێراقیش توانێ هاوکارتی کوردی بەکاربێنێ، ئەو هەزاران هەزار فەوجە کە دروست ئەبوو ئێمە پێ ئەڵێن لە کولتوری خۆمانە پێ ئەڵێن جاش وانە، بەڵام بمانەوێ نەمانەوە هەر مناڵانی ئەم کۆمەڵگە بوون. ئەو کات لە چیاکانی کوردستان شۆڕش بەردەوام بووە، بەڵام بەرپابوونی شەڕی 8 ساڵە چ دەرفەت و بژاردەی نوێی بۆ شۆڕشی کوردستان دەستەبەر کرد و گەلی کوردستان چۆن کەڵکی لێوەرگرت. بەداخەوە کورد ئیسیفادەی لە هیچ دەرفەتێ نەکردووە. کورد بەهۆی ئەوەی دایمە ریزەکانی ناتەبا بووە، کورد بەهۆی ئەوەی دایمە دەستیان لە یەخی یەکتری گیر کردووە و لە باتی برایەتی و لە باتی ڕێخستنی بیر و بەرنامەکانیان لەگەڵ یەکتری و کۆکردنەوەی تواناکانیان خوێنی یەکتریان ڕشتووە. لەبەرەوە هەموو دەرفەتەکان لە چیز میلەتی کورد چوە بە درێژایی مێژوو و ئەم جارەش باش نەتوانرا ئیسیفادە لە دۆخی شەڕی ئێران و عێراق بکرێ. بەڕێی من بەرپابوونی شەڕەکە ئاستەنگی دروست نەکرد، بە عەکسەوە بەرپابوونی شەڕەکە دەسی میلەتی کوردی کردەوە و دەسی هێزی پێشمەرگەی کردەوە. ئەوان مەژغوڵی یەکتر کوشتن بوون. ئێمە ئەمانتوانی زۆر کاری باش و هەنگاوی باش بنین و باش ئیسیفادە لە ئەو تەناقوزە خوێناوی بکەین کە لە بینی ئەو دوو ڕژەما هەبووە. ئاستەنگ هیچ پێیان نەبوو، بە عەکسەوە فرسەتی باش پێیا بوو، بەڵام بەداخەوە نەمانتوانی فرسەتەکان بخۆزینەوە. کوردستان طبعا لە منطقەیەکی مهم بوو، شوێنێکی زۆر استراتیجی بوو، هەم بۆ ئێران هەم بۆ عێراق. لەبەر هەر کەسێ خەرقی ئەم منطقەیە بکە معنەیە ئەوەیە خەسارەتێکی زۆر گەورە لایەنەکانی ترێدا. لە ساڵی 1982ەوە عێراق پەلاماری ژێرخانی ئابووری ئێرانیدا، ئەو کەشتیانەی کە نەوتی ئێرانیان دەگواستەوە لە بەندەری خومینیەوە ئەوانەی لە دوورگەی خەرجەوە دەڕۆیشتن. سەبارەت بە هێرشەکان بۆ سەر نەوت لە شەری عێراق ئێراندا عێراق پەیوەندی لەگەڵ کەندا و پچرا، ئەمە شەناردەی نەوتی بۆ بازارەکانی جیهان کەم کردەوە. دوای قەیرانی دیلەکانیش بەرهەمی نەوتی ئێرانیش زۆر بە خێرایی دابەزی و نرخی نەوتیش زۆر بەرز بوویەوە، زیانیشی بە ئابووری وڵاتانی ڕۆژاوا گەیاند. هێرشەکانی ئێران بۆ سەر گواستنەوەی نەوت و جارێکیش عێراق هێرشی ئەنجامدا، ئەمانە نەک تەنیا کاریگەری ئابووریان هەبووە، بەڵکو نرخی نەوتیشیان بەرز کردوێتەوە. کە باڵانسی شەڕەکە بەلای ئێراندا وەرچەرخا، هەندێک لە وڵاتانی عەرەبی و ژمارەیەک لە وڵاتانی ئەوروپی و جیهانیش بە هاواری عێراقەوە هاتن و جەنگەکەیان گەرم کرد. Iraq started using chemical weapons against the Iranians in 1983. کاتێک عێراق لە 1983 چەکی کیمیایی لە دژی ئێران بەکارهێنا، ئەوە یەکەمین پێشێلکاری پرۆتۆکۆلی 1925 جنێف بوو کە بەکارهێنانی چەکی کیمیایی قەدەغە کردووە. ئەو کات ئەمریکا هیچی نەکرد، بەیاننامەیەکی دەرکرد، بەڵام هیچ جۆرە هەنگاوێکی کردداری لە دژی نەنا. ئاماژەی بەوە نەدا کە بەکارهێنانی چەکی کیمیایی باجی دەبێت. بە پێچەوانەوە ئەمریکا پەیوەندی دیپلۆماسیەکانی لەگەڵ عێراق دەست پێ کردەوە کە لە 1967ەوە پچرا بوون. ئەمریکا هاوکاری عێراقی کرد بۆ کڕینی کەلوپەل و ئامێری کشتوکاڵی و پیشەسازی. یەکێتی سۆڤێت نەخشەیەکی استراتیژی ڕوون و دیاری نەبوو، ئەوە ڕوون بوو کە ئەمە جەنگی ئێمە نییە، هەر بۆیە سۆڤێت پشتیوانی خۆی بۆ هیچ کام لە لایەنەکان دەرنەبڕی. جەنگەکە جەنگێکی هەرێمی بوو، ناکرێت بڵێن کاریگەری لەسەر ڕەوشی گلۆباڵ هەبووە. لە نێوان ساڵانی 1983 تا 1985
ئاستی سوپای عێراق باشتر بوو چونکە دەرگای بازاڕەکانی چەک فرۆشتنی جیهانی بۆ کرابەوە و باشتر لە ئێران دەستی بە چەکی پێویست ڕادەگەیشت. عراق بە بۆچوونی من گەیشتە ئەو چوانەڵی گەیشتە ئەو بڕایی کە ئەم جەنگە درێژخایەن دەبێت جا لەبەر هەوڵیدا زیاتر سوپاکەی بەهێزکە لە نای تەکنۆلۆژیەوە نای سلاحەوە نای سەربازەوە بینیمان هەوڵیدا علاقاتی دەولی دروستکە بۆ هاوردنی چەک زیاتر ئەو چەکانی کە هێنا ئەتوانم بڵێم ئەو کاتە لە سۆڤێت من سەرەتا ئەفسەرێکی بچووک بوو بەڵام دەمزانی ئەو کات عێراق سێ فەیلقی هەیە 1 و 2 3 لە باکوور و ناوەڕاست و باشوور بەڵام لە کۆتایی جەنگەکەدا بوون بە 7 فەیلق پێچگە لەوەش دەبوو هەر فەیلقێک سێ فرقەی هەبێت بەڵام وای لێ هات هەموو فەیلقەکان زیاتر لە سێ فرقەیان لە خۆ دەگرت لە کۆتاییدا ژمارەیان گەیشتە 55 فرقەی سەربازی. بەڵێ هەموو پۆلەکانی سوپا فراوان بوون زۆر دەوڵەت هەبوون چەکیان بە عێراق دەدا دواتر وای لێ هات عێراق خۆی پیشەسازی سەربازی دامەزراند وای لێ هات چەندین پۆلێنی سەربازی نوێ لە ناو سوپادا دروست کران. لە باتی دیفاعی عێراق وتی ئێمە با هجووم بکەین با گەورەترین خەسارەت لە ئێران بدەین ئەگەر بێت نییە قوی عسکەری نەشکێنین هێزی تەکنۆلۆژیەکەی نەشکێنین زۆرتری لێ نەکوشین مەقەڕاتی ئیبادە نەکەین مەتاڕەکانی شارە گەورەکانی شوێنی تەموینی نەوتی ئەبێ لێ بدەین جا لەبەرەوە عێراق چی کرد دوای عێراق ساواریخی حوسێن و عەباس 350-60 کیلۆمەتر ئەڕۆی ئەو لە تارانیدا ئەو تەسنی عەسکەری زۆر بەهێز کرد و بە قووەت کرد. شەڕەکە دەرەنجامی ململانەیەک بوو پاشخانێکی ئایدۆلۆژی هەزاران ساڵەی هەبوو لە نێوان ئەم دوو وڵاتەدا شەڕێکی سارد هەمیشە هەبوو شەڕی مەزهەبی و کێشەی سنووری بۆی هەبووە لە هەر چرکەیەکدا ببێت بە شەڕێکی گەرم هەردوو بلۆک تایدا بەشدار بوون موشک و چەکەکانی خۆیان لەوێ تاقی کردەوە. ئەم جەنگە هیچ مەترسیەکی ڕاستەخۆی بۆ سەرەکێتی سۆڤێت نەبوو مۆسکۆ و بەغدا پێش 1980 پەیوەندیان گەرم بوو چەند ساڵێک گرژی تێکەوت بەڵام پاش ساڵانی 1985 و 1986 کەوتەوە سەر سکەی ئاسایی لە کۆتایی جەنگەکەدا پەیوەندیەکانی سۆڤێت لەگەڵ ئێران و عێراقیشدا گەرمیان بەخۆیەوە بینی بۆ ئامانجە استراتیجیەکانی سۆڤێت جەنگەکە زیاتر ئەرێنی بوو. شەڕەکە 8 ساڵ درێژەی هەبوو شەڕێک بوو هەردوو وڵاتی کاول کرد لە کۆتایەکەشیدا بەغدا بەشێکی گەلی کوردستانی جەنۆساید کرد و بە چەکی کیمیایی هەڵەبجە و کوردستانی بۆردومان کرد. На самом деле, как бы کاتێک سەددام پلاماری ئێرانیدا ئەم هەنگاوە لەگەڵ ئەمریکا و خۆرئاوا ڕێککەوتنی لەسەرکرا بوو چەکی کیمیاوی عێراق لەلایەن خۆرئاواوە دروستکرا دژی ئێران و لە باکوور دژی کوردان لە شاری هەڵەبجە و لە باشوور دژی شیعەکان بەکار هات هەر ئەوەش بوو کە ئاراستەی جەنگەکەی بەلای بەغدایە گۆڕی. حکوومەتی عێراقی ئەوەی لە چوارچێوەی یەکێک لە وەکو گوتم ئەوە دوایین حەڵقەی ئەو زنجیرەکانە نەبوو کە دەویست بیکا بۆ یەک خستن و کۆنتڕۆڵکردنی کۆمەڵگەی عێراقی و توانەوەی هەموو ئەوانەی کە لە ناو مەنزومەی یا لە ناو سیستەمی ڕژێمی بەعەزدا لە ناو بۆتەیەدا ئامادەنین بتوێنەوە
March 16th, 1988, to be surprised. لە 16 ئاداری 1970 کاتێک عێراق چەکی کیمیایی لە شاری هەڵەبجە بەکارهێنا ئیتر ویژدانی مرۆڤایەتی و هەموو جیهان نەیانتوانی تاوانەکە پشتگوێ بخن. ئیدارەی ڕێگەن و لە ناویشاندا کۆڵن پاوڵ کە ئەو کادڕاوێشکاری ئاسایشی نیشتمانی بوو، زۆر کەسی دیکەش ئەو کات دەیانویست تاوانەکەی عێراق لە هەڵەبجە بشارنەوە. دەیانوت لەوانەیە هەردوو لا ئەو کاریان ئەنجام دابێت، لەوانەیە ئێران چەکی کیمیایی بەکارهێنابێت، هەرچەندە هیچ بەڵگەیەک نەبوو کە ئێران چەکی کیمیایی بەکارهێنابێت، بەڵکو تەنیا عێراق بوو بەکاری هێنابوو. زانیاریەکەیان واگەیان کە هەڵەبجە ناوچەیەکی دوورە دەستە و خەڵک نەیانتوانیوە لە شارەکە بچنە دەرەوە. ئیتر بە شارنەوەی ڕاستیەکان گوشارەکان لەسەر عێراق کەم بوونەوە. لەنا ئەو ڕووداوانە ئەگەر بێت و کیمیا بارانی هەڵەبجە و جینۆساید ئەنفال بێگومان کە جینۆسایدا دەربێنین لەو کۆنتێکستە هیچ ناخوێنینەوە، هیچ تێ ناگەین وانە بۆیە هەموو شتەکان لەناو کۆنتێکستەکەن. کاتێک سەدام حوسێن هەوڵەدات کە چەکی کیمیایی بەکاربێنێ بەرامبەر هەڵەبجە و شوێنەکانی تر، خۆتەزانی سوپای ئێران و پێشمەرگە هاتوونەتە پێشەوە وانە، بەڵام سەدام حوسێن ئەو ڕژێمەیە کە بە هیچ شێوەیەک لە شێوەکان حرام و حەڵاڵی نییە کاتێک هەوڵ بدا بەوەی کە دەسەڵاتەکەی کەوتوتە مەترسیەوە. بەشێکی پەیوەندی بەڕوودا، پێشێکی تریشی پەیوەندی بە ئایدۆلۆژیای بەعسەوە هەبووە، چونکە لەناو ئایدۆلۆژیای بەعسا شتێک هەبووە بە ناوی دروستکردنی دەوڵەتێکی مرکزی و بۆ ئەم دەوڵەتە مرکزی ئەبێنە یەک نەتەوەی مرکزی هەبێ. نەتەوەی مرکزیەکەش بریتی نییە لە با بڵێن تێکەڵکردنی کورد و عەرەب و تورکمان و ئاشووری و ئەمانە و لە هەموو ئەمانە نەتەوەیەکی عراقی دروست بکرێت. نا نەتەوەیەک تەنانەت بریتی نییە بوو لە ئیندیماجکردنی شیعەکان، نەتەوە لە عەقڵێتی سەدام حوسێنە بریتی بوو لە کۆمینۆتەی سونە، واتە کۆمینۆتەی سونە گروپی سونە ئەبێ فراوان بکرێ بۆ ئەوەی هەموو گروپەکانی تری تیا بتوێنرێتەوە. وێرانکردنی گوندەکان قۆناغی یەکەمی تاوانی ئەنفال بوو. ئەنفالەکان جینۆسایدکردن بوون. جینۆساید واتە کاتێک تۆ دەتەوێت خەڵکانێک لە ناوبەریت و پەرتیان بکەیت. یەکێک لە ڕێگاکانی ئەو جینۆسایدە ئەوەیە هەلومەرجی ژیان و گوزەرانی خەڵک زۆر سەخت بکەیت. ئەمە ئەو شتەیە بە دیاریکراوی سەدام کردوویەتی و بە شێوەیەکی سیستماتی گوندەکانی لەناو بردووە. تێگرا 5500 گوندی کوردستانی وێران کردووە. گوزەران و بژێوی دانیشتوانی گوندەکان و ئاژەڵدارەکانیشی لەناو برد. I would say that the United States gave a green light. من نەمگوتووە ئەمریکا گڵۆپی سەوزی بۆ عێراق هەڵکردووە، بەڵام ئەوە یەکەم پێشێلکاری زەقی ڕێکەوتنێکی نێودەوڵەتی بوو. ئەو ڕێکەوتنەی کە بەکارهێنانی چەکی کیمیایی قەدەغە دەکات. ئەمریکا گڵۆپی سەوزی هەڵ نەکرد، بەڵام دژبەری و ناڕزاییەکی بەهێزی وای پیشان نەدا. تەنیا چەند ڕاگەندراوێکی بڵاو کردەوە، بەڵام هیچ هەنگاوێکی کۆنکرێتی نەنا. احتمال تم تصنيع أسلحة كيميائية معينة. بە دووری نازانم عێراق جۆرێک لە چەکی کیمیایی بەرهەمهێنا بێت. یەکێک لەو دەنگۆیانەی کە باس لەوە دەکەن ئەمریکا چەکی کیمیایی دابێتە عێراق پێش هەموو شتێکەوە ڕاست نییە. دووهەم ئەگەر ڕاستیش بێ گرنگ نییە چۆن چەکی کیمیایی دروست دەکرێت. گرنگەوەی لەکوێ بەکارهێنراوە. ئەمریکا زانیاری هەبوو لەسەر ئەوەی سەربازەکانی ئێران ڕەوانەی کوێ کراون و لەکوێ زۆرترین ژمارەی سەرباز کۆبوونەتەوە. ئەو زانیاریشی دا بۆ عێراق تا بتوانێت بە چەکی کیمیایی هێرش بکاتە سەر سوپای ئێران. هەر بۆیە ئەوە گڵۆپی سەوز نەبوو، بەڵام بە پێدانی زانیاری هەواڵگرەکان بە عێراق هاوکاری عێراقی کرد بۆ ئەوەی بەکارهێنانی چەکەکەی دژی ئێران زۆر کاریگەر بێت. ڕاستە باسیەوە دەکرێت کە بە تایبەتی هەڵەبجە هەندێک لە هێزی ئێرانی تێدا بووینە، پاسداری ئێرانی تێدا بووینە، بەڵام بێگومان لەو هەموو شوێنانەی کە بەرهەر هەشت شەڵاوەکەی ئەنفال دەکەون لە هەرێمی لە کوردستاندا، لە کوردستانی باشووردا، لە هیچێک لەو شوێنەدا هێزی غەیری عێراقی لێ نەبووە، هێزی پاسداری لێ نەبووە تا ئەوەکو بەهانەیەکەوە بەکاربێنین. جێنۆساید هەڵمەتێکی زۆر دیاریکرا و بەرنامە دەرەژا بوو بەرامبەر بە میلەتی کورد و هیچی تر. اسكت ما تمر قلت ما قيشان 2-2 مبروك مبروك جتك هدية مسدس مراج هدية مسدس بارك الله بيك رفعت الراس.
هیچ لایەک بە سەرکەوتویی لە شەڕەکەدا دەرنەچوو چونکە سەرکەوتووی شەڕەکە دەیتوانی بە تەواوەتی کۆنتترۆلی کەنداو بکات کە ئەوەش بۆ هیچ کەس نەبوو بێجگەل لە ئەمریکان نەبێت دەبەر ئەوە بوو هەر لە سەرەتاوە زلهێزەکان کارێکی وایان کرد کەسیان سەرکەوتوو نەبن و باڵانسی هێزیان کرد. ناتوانین بڵین کە ئەمریکا نەیدەویست هیچ لایەنێکیان لەم جەنگە بباتەوە چونکە واشنگتن بەڕوونی حەزی بە دۆڕان و شکستی ئێران دەکرد هەرچی یەکێتی سۆڤیەتیشە هەڵوێستی تەواو ڕوون نەبوو لە کۆتاییشدا هەڵوێستی سۆڤیەت لەسەر ئەم دۆخە وەستا بوو کە کام لایەنی شەڕەکە دەباتەوە. خەڵکانێکە بوون دەیانکوت هیوادارم ئێران و عێراق یەکتر لەناو برن بەڵام لە ڕاستیدا ئەوە سەرکردەکان نەبوون دەجەنگان بەڵکو سەربازە گەنجەکان بوون باجەکەیان دەدا. سیاسەتدا ڕێژەرانی ئەمریکا و سۆڤیەت دەیانزانی کە شەڕی عێراق و ئێران مەترسی هەیە بۆ جیهان و هەردوو وڵاتیش ئەمە شەڕێک بوو ئەنجامەکەی چاوەڕوان نەکراو بوو. دەبینی 2 ساڵ دواتر سەددام بەهۆی دۆڕانی لە شەڕەکەدا کوێتی داگیر کرد بۆیە ئەو جەنگە نەبووە بەشێک لە شەڕی سارد و زلهێزەکان بەشداریان تێدا نەکرد هەر بۆیە گوشارێکی نێودەوڵەتیش بۆ ڕاگررتنی دروست نەبوو. شەڕەکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ئەو دەوڵەتانە هەبوو کە یەدەجی پێترۆلیان هەبوو. شەڕەکە لە ناوچایەکدا بوو کە لە 150 یەدەجی نەوتی جیهانی لێبوو لە کاتێکیشدا بوو کە نەوت سەرچاوی لە 145 وزەی جیهان بوو. سەبارەت بە هێرشەکان بۆ سەر نەوت لە شەڕی عێراق ئێراندا عێراق پەیوەندی لەگەڵ کەندا و پچرا بوو هەناردەی نەوتی بۆ بازارەکانی جیهان کەم ببووەوە. دوای قەیرانی باڵێۆزخانەکە بەرهەمی نەوتی ئێرانیش زۆر بە خێرایی دابەزی و نرخی نەوتیش زۆر بەرز بوویەوە. زیانیشی بە ئابووری وڵاتانی ڕۆژاوا گەیاند. هێرشەکانی ئێران بۆ سەر گواستنەوەی نەوت و جارێکیش عێراق هێرشی ئەنجامدا ئەمانە نەک تەنیا کاریگەری ئابووریان هەبووە بەڵکو نرخی نەوتیان بەرز کردەوە. شەڕی 8 ساڵە کاریگەری بەسەر توانستی بەرهەمهێنانی پێترۆلی هەردوو وڵات کەم کردم وەک لەم ئامارەدا دەردەکەوێت. لە ساڵی 1970 ئێران ڕۆژانە 5 ملیۆن و 200,000 بەرمیل نەوتی بەرهەمهێناوە بەڵام لە ساڵی 1970دا لە مانگێکدا تەنیا توانیوێتی 1 ملیۆن و 700,000 تا 2 ملیۆن و 700,000 بەرمیل بەرهەم بهێنێت. عێراق لە 1970دا ڕۆژانە 2 ملیۆن و 600,000 بەرمیلی بەرهەم هێناوە بەڵام لە 1970دا مانگانە تەنیا توانیوێتی 1 ملیۆن و 700,000 بۆ 2 ملیۆن و 600,000 بەرمیل لە مانجێکدا بەرهەم بهێنێت. جەنگی 8 ساڵەی نێوان عێراق و ئێران کۆمەڵێک کارەساتی زۆر گەورەی بۆ کورد پێ بوو. ئێمە لەو جەنگا نزیکەی 4200 لادێ کە لە کۆی 5,000 لادێ لە دەستماندا. ئەمە خاڵێک. خاڵی دووهەم ئەوەی سەدام حوسێن لە ماوەی ئەو 8 ساڵا کردی یعنی هەلو مەرجە بابەتێکە ڕێگەی کرد لە سەدام حوسێن ئەگینا کورد پێم وایە زیاتر لە شیعە ئەبوو بە قوربانی یەکەمی ئەو جەنگە. لاکەمدا ئێرا غروریشکە ئۆپۆزیسیۆن هەم لای کوردەکان هەم لای شیعەکان بەهێز بوو هەرچی ئێرانیشە بە 10 ساڵ دواتر لە ڕووی ئابووریەوە خۆی گرتەوە چونکە ئێران تازە شۆڕشیان سەرخست بوو ئەو جەنگەشیان بەسەردا هات هەر بۆیە زیانەکانی ئێران هەر لە بواری ئابووری کۆمەڵایەتیەوە بگرا هەتا دوایی زیاتر بوو. غەمگینترینشە دووشت بوو لای من. یەک لە بەسڕا بینیم تایبەتی لەن پێداڵێن نەهەرجاسم بەخۆم ئامر قۆی مدەڕعات بوون لەو منطقەیەن باش حرب چوومەیە زۆر تەئسیری لێم کرد بە هەزارها جوندی عراقی و ئێرانیم بینی بوو کەوتبوو. ئەمە کێ؟ ئەمە عراقی. ئەمە کێ؟ ئەمە ئێرانی. تەنیا لە شەڕی ئێران و عێراقدا نزیکەی ملیۆنە کەس لە ناو چوو. ئەگەر وا لە بەرچاو بگری کە هەمویان هەرێکیان ئی خێزانێک نەبوون دابەشێکی کەرەڕاندا هەدا خێزان زیاتر لە کەسێکی بەربکەوێت هێشتاش دەکا بە 100,000 خێزان یعنی زەرمەندی ئەو شەڕە بوون. شەڕ ئەو ماڵوێرانەی دروست کرد کە تێیدا بە دەیان 100,000 خێزانت هەبیت 100,000 منداڵت هەبیت بەبێ باوک و 10,000 ئافرەتیش هەبێت بەبێ مێرد. جێشی عراقی خەڵکێک بووم دەیگوت ئێمە شەڕە بۆکەین بۆ ئەمان کوژن لەبەرەوە لە جەبهەکانیش کە شەڕەکەت دەستی پێتە کرد
فڕقی مەوتیان دروست کردبوو دوو فڕقیان دروست کردبوو فڕقەیەک سەحبە بوویت ڕەمیان لێتە کرد فڕقەیە ترش نییە عیدامیان دەکردی بۆ پێشەوە بڕۆشتی تایە هەرەتیان کوشت بۆ دوا بە هاتێ من فڕقی مەوتم بینیوە 200 کەس بەس لە پێشیان کوژرا بوو یان قۆیان کوشت بۆ سەحبت کرد ئەی ئاخر هیچ شەڕە چی بکەم یان هیچ من نازانم بۆ کێ بڕۆم ئینا تۆ جەبانی تۆ ترسنۆکی لیان دەدا ئەگەر لیان نەدایە فڕقی مەوتەکانیان دەکوشت لە دوای هەمووی مراقبە لەسەریان بوو لە شەڕی 8 ساڵەیە عێراق هەموو ئەوانەی کە لە حەفتاکانە بینای کردبوو بە فەزلی پارەی پترۆڵەوە هەر هەمووی لە دەستا سیستمی ئابووری لە دەستا شتێک نەما بە ناوی ژێرخانی ئابووری عێراق سیستمی دیفاعی عێراقی لە دەستا هەڵوەشایە چونکە عێراقی پارەی نەبوو تەمویلی سیستمە دیفاعەکەی بکە سیستمی پەروەردەیی عێراقی هەڵوەشانەوە عێراق لە حەفتاکانە نمونەی سیستمی پەروەردەیی بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە جەزائیریەکان خەوتیان بۆەوە بینی کە لە زانکۆ عێراقیەکانە بخوێنن سیستمی تەندروستی عێراقی هەڵوەشایەوە سیستمی ڕێگاوبان و ئەلکتریسیتێ کارەبا وای لێ هات عێراق ببێتەوە بە یەکێک لە لادێکانی سەردەمی بەرد ئەوەندەکە من بەبیرم دەوەکەی بەرنامەی هوەری و گۆرانی هەبوون بەڵام غیری ئەوە هەمووی بەرنامەی شەڕ و سوەڕن من المعرەکە بوو یعنی ئەوە دیسان بەکارهێنانی وێنەی جەنجی بوو بۆ دروستکردنەوەی منتاڵەتێکی عقلێتێکی عسکەرتاری دیکە لە ناو خەڵکدا ئەو بەرنامەیە بووە سەبەبی ئەوەی کە خەڵکێکی زۆر حەز بەبوونی چەک بکەن ینی چەک ببێت بە بەشێک لە ژیانی کۆمەڵایەتی خەڵک ئەوەیە کە ئەسکەرتاریزم درستی دەکات میلیتاریزم درستی دەکات ئەوەیە کە کۆمەلگا هەمیشە ئامادەیە بۆ جەنگێک بۆ عێراق ئەوەی کرد تەنیا دەیزانی کە ئەوە تەنیا بۆ ئێران و بۆ شەڕێکی دیاریکراو نییە شەڕی ئێران تاویش بوو ئەو بەرنامەیە عێراق هەر بەردەوام بوو ئێمە ئەو شەڕە چونکە نەمانتوانی باش یەک و یەکگرتوو بین نەمانتوانی باش ئیسیفادەی لێ بکەین زیانی سیاسی ئەو تۆی لێ نەکەوتەوە بۆ جوڵانەوەی کورد پێم وایە شەڕێکی ناوچەیی بوو بەڵام بەهۆی ئەوەی عێراق و ئێران دوو وڵاتی سربەخۆ بوون ئەمەش بە لێکدانەوە نێودەوڵەتیەکان شەڕەکە دەبێتە شەڕێکی نێودەوڵەتی بەڵام شەڕێکی بەرفراوان نەبوو لە ساڵی 1970 کاتێک ئێران دەستی کرد بە بۆردمانی تانکەرە کوێتەکان ئەو وڵاتە شاتە ناو شەڕەکەوە ئەمریکا شاتە ناو شەڕەکەوە کاتێک ویستی پاسەوانی لە کەشتی کوێتەکان بکات و ئاڵای کوێتی داگرت و ئاڵای ئەمریکای لەسەر کەشتەکان بەرز کردەوە ئەوە شەڕێک نەبوو بە ڕاستەوخۆ ئەمریکا بێتە ناوێەوە بەڵکو شەڕێکی ڕاستەوخۆی نێوان ئێران و عێراق بوو بەدڵنیایەوە بەشێکی استراتژیەتەکە ئەوە بوو هەندێک وڵات ڕابچێشرێنە ناو شەڕەکەوە بەو هیوایی ئێران لاواز بکەن هەروەش بووە هۆی ئەوەی عێراق هێرش بکاتە سەر کەشتی جەنگی ستارکۆ و بەهۆیەوە چەند سەربازێکی هێزی دەریایی ئەمریکاش کوژران ئەگەر باتێت و بە ملیار دلار عەربی سعودی و کۆیت و وڵاتانی تر نەبووە سەدام حوسێن هەرگیز ئابووری عێراق ئەتوانی فاینانسی ئەو جەنگە بکات تەمویلی ئەو جەنگە بکات ساڵی 1986 گرتنەوەی فاو ڕێی بۆ زنجیرەیەک سەرکەوتنی تری عێراق خۆش کرد کە وای کرد لە مانگی ئابی 1970 شەڕ کۆتایی پێبێت. أنا كنت طالب في كلية الحرب في عام 88 من قوتابی کۆلێژی ئەرکان بووم کاتێک لە ئابی 1970 شەڕەکە ڕاوەستا ئەوەی ڕۆیشت ئەوەی مایەوە کە ئاگربەستیش ڕاگەیەنرا لە بەغدا بووین ئەگەر بڵێم هەموو بەغدا ڕژابوونە سەر شەقامەکان درۆ نییە خەڵک لە خۆڕا باوەشیان بە یەکدا دەکرد و یەکتریان ماش دەکرد خۆشترین ڕۆژی عێراقیەکان بوو. جەنگی ئێران عێراق لە 22 ئەیلولی 1970 بەرپا بوو تا 8 ئابی 1970 بەردەوام بوو. ملیۆنێک مرۆڤی تێدا کوژرا. بە درێژترین شەڕی سەدەی بیستەم و یەک لە خوێناوی ترین شەڕەکان دادەنرێت. بە پێی سەرچاوە نافەرمیەکان 730,000 کوژراوی ئێرانی هەبووە. هەرچەندە سەرچاوەکان ئێران دەڵێن 190,000 کەس کوژراون. 340,000 کوژراوی عێراقی هەبووە.
120,000 برینداری ئێرانی هەبووە. بە پێی سەرچاوەکانی ئێران 672,000 کەس بریندار بوون. 700,000 برینداری عێراقی، 2 ملیۆن پەنابەری ئێرانی، 400,000 پەنابەری عێراقی، 45,000 دیلی ئێرانی، 70,000 دیلی عێراقی. عێراق 159 ملیار دۆلاری لە کڕینی چەک و کەلوپەلی جەنگی خەرج کرد. ئێران 69 ملیار دۆلار. بە پێی سەرچاوەکانی ئێران زیانەکانیان 97 ملیار دۆلار بووە. کۆی زیانی شەڕەکە 400 ملیار دۆلاری ئەمریکی بوو. شەڕێکی یەک مانجی بەسە بۆی وڵاتێک وێران ببێت کە دواتر بە 15 ساڵ و 20 ساڵی دیکەش نایەتەوە سەرخۆی. و ئێمەش دەزانین کە لە دوای 2023ەوە کە ئەو ڕژێمەی کە باسمان کرد لە بین دەچیت هێزێکی سیاسی یان کەش و هەوایەکی سیاسی لەبار نایەتە پێشەوە کە بێ ئەو زروفە تێپەڕێنیت. سیستمێکی دیکە دروست دەبێت ئەوەی کە ناوی لێ دەنێن عێراقی نوێ، بەڵام ئەویش لەسەر ئینتیقام و تۆڵەسەندنەوە ئیش دەکات. بە هیچ شێوەیەک جارێکی کە کۆماری ئیسلامی ئێران ڕێگە نادا ڕژێمێک لە عێراقا دروست ببێ کە ببێ بە خاوەنی ئەو سیستمە عەسکەریەی کە سەدام حوسێن هەیبوو لە 70کان و 80کان. چونکە عێراقێکی بەهێز ئەبێ بە هەڕەشەیەکی بەهێز لەسەر کۆماری ئیسلامی ئێران.